خەڵکی کوردستان ساڵێکی دیکەی پڕقەیران و سەرتاپا زەحمەتیان بەڕێکردوو بەدەم ورتەورتی چارەنووسی موچەی 2 مانگەوە لە پەڕەی ساڵی 2024 دادەخەن و بە نیگەرانیەوە دەست بە ساڵێکی نوێ دەکەن. ساڵی ڕابردوو بۆ دەیەمین ساڵ لەسەر یەک تاڵاوی بێموچەیی و قەیران بە قوڕگی موچەخۆران و کاسبکارانی کوردستاندا کرا لە دۆخێکدا کە جیهان و ناوچەکە دەکوڵێن. لە بری یەکڕیزی و ئاشکردنەوەی دڵی هاوڵاتیانیان بەرپرسانی دوو حزبەکە سەدان ملیار دیناری داهاتی ناوخۆی ئەم ساڵیان حەپەلوش کردووە و پیلان بۆ دیزە بە دەرخۆنەکردنی موچەی دیکەی موچەخۆران دەگێڕن. هەرچەندە تەنیا بە جێبەجێکردنی تەوتین و ڕادەستکردنی داهاتی ناوخۆ دێوەزمەی قەیران و بێموچەیی دەپوکێتەوە، بەڵام لوودبەرزی و خۆبەزلزانی و بێباکی بەرپرسانی پارتی و یەکێتی و بنەماڵە دەسەڵاتدارەکانیان ئەم ساڵیش ڕێگەی لە ڕێکەوتن گرت و پاساویان دایەوە دەستی عێراقیەکان تاقوتی خەڵک ببڕن. سەرەڕای سەختی ژیانی هاوڵاتیان بەرپرسانی دوو حزبە دەسەڵاتدارەکە بەردەوام داوای ئارامگری و خۆڕاگری لە خەڵکی کوردستان دەکەن و داوایان لێ دەکەن لە پێناو پاراستنی قەوارەی هەرێمی کوردستاندا ئارام بگرن. لە کاتێکدا قەوارەی هەرێمیان وەک قاشی کێک بەسەر خۆیاندا دابەش کردووە و سەرخان و ژێرخانەکەی تاڵان دەکەن. پارتی و یەکێتی نزیکەی 35 ساڵە وەک مۆتەکە هەناسەیان لە هەرێمی کوردستان بڕیوە و وەک دوژمنێکی سەرسەخت کۆڵ لە بنکۆڵی خاکەکەیان نادەن. سەدان کەسی بێتوانە و تاوانبار و نەشارەزا و ناشایستیان لە بەرپرسیارەتیە جیاوازەکاندا داناوە و ڕایان سپاردوون شەو و ڕۆژ خەڵک بچەوسێننەوە. لەم کۆتایی ساڵی 2024دا پێویست بۆ حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لاپەڕێکی نوێ هەڵبداتەوە و دان بە هەڵە زەبەلاحەکانی ڕابردوویدا بنێت، بەڵام وەک چۆن لە ڕابردوودا بە پاساوی دابەزینی نرخی نەوت و پەتای کۆرۆنا و جەنگی ئۆکرانیا و پابەند نەبوونی بەغداد و بارودۆخی ناوچەکە و دەیان بیانووی دیکەی بێبنەما بەردەوامیان بەلوودبەرزی خۆیان داوە، ئێستاش بەردەوامن و خەڵکی کوردستان چاوەڕێ ناکات لە ساڵی 2025دا دەموچاو ڕۆڵێکی ئەرێنی پیشان بدەن. هەمووان ئێستا باز لە دەستکەوتەکانی ئەم ساڵیان دەکەن. ئێستا دەبێت باز لە شکستەکانی دەسەڵاتی ماوە بەسەرچووی هەرێم بکەین، هەر لە شکستی سیاسی و لە دەستدانی خاک و بچووکبوونەوە لە بەردەم بەغدا هەتا شکست لە دابینکردنی موچە و خزمەتگوزاری. ئەمە جگە لە گەندەڵی و تاڵانی بەردەوامی خاک و داهات و نەوت بۆ خۆیان و کۆمپانیاکانیان. هەمووان ئێستا پلان بۆ ساڵی نوێ دادەنێن. دەسەڵاتی هەرێم خەریکی پیلانە کە چۆن هاوشێوەی ساڵانی ڕابردوو بەشێک لە موچەکانی کۆتایی ساڵ بخوات و موچەخۆرانی بچەوسێنێتەوە.